خۆشەویستان و عزیزان سڵاوتان لێبێت خۆشحاڵم لەگەڵتان نابم بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی تەندروستی. بۆ ئەم جارە باس لە کێشە و گرفتەکانی گورچی لە دەکەم. خۆتان نەزانن کە لە هەرێمی کوردستاندا و لە جیهانیشدا خەڵک بەدەست ئەم نەخۆشیوە دناڵێنێت. ئەمڕۆژ هاتوین بۆ نەخۆشخانە یاخود تەلاری پزیشکی مەلیک لە شاری سلێمانی. لێرە لەگەڵ دکتۆر شەماڵ محەممەد کە وەکو پسپۆری نەشتەرگەری گورچی لە لەگەڵماندا بێت و دەچینە لای هەر لێوە یاخود هەر لێرەوە بەڕێ دەکەین بۆ ناو بازاری شاری سلێمانی لە نزیکەوە هاوڵاتیان ئەدوێنین بزانین خۆیان چی بە پزیشکەکەمان دەڵێن. ئێوەش دەتوانن تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بمێنەوە. دکتۆریان سپاس دەکەم کە لەگەڵمانابی وەڵام ئەمە شتێک بڵێم ڕات چۆنە لەسەرەوەی کە ئێمە ئێستا پێکەوە خۆمان ئاماداکەین و ئەچین بۆ ناو بازاری شاری سلێمانی و لەوێ ڕاستەوخۆ خۆت گفتوگۆ لەگەڵ بۆ نمونە هاوڵاتیانە ئاکەیت ئەو پرسیارانەی هەیان بێت ڕاستەوخۆ لە خۆتی بکەن هەستەکەی ئەم شێوازی بەرنامەیە ئەم شێوازی ستایلە نوێیە چۆنە بەلاتوان بەخێر بێن سەر چاو ئەزێتان کێشاوە ستایلێکی تازەیە بەڕاستی پێم خۆشە تەجروبەیەکین تاقیکەینەوە و ئاساییە بەلامەوە پێم خۆشە لە نزیکەوە هاوڵاتیانی خۆمان ببینین ڕێنمایی وشیاری تەندروستیان بینین. دکتۆر هەستەکەی جیاوازی هەبێلەوەی کە هەم بۆ نمونە نەخۆشەکانیان ئەو کیسانی کە ڕاستەوخۆ خۆیانیان بۆ لای تۆ بۆ کلینیکەکە جیاوازی ئەوەی هەبێت کە تۆ خۆت ئێستا ڕاستەوخۆ چیت بۆ لای بەڵێ خۆی وایە یا ئەبێ دکتۆر بچێ بۆ لای نەخۆش یان نەخۆش بێ بۆ لای دکتۆر. ستایلی ئێستا بەعام ئەو ستایلی دووەمیان نەخۆشەکانیان بەس قەیچێکە ئێمەش ئاساییە چین بۆ لای نەخۆشەکانمان. کاتە خۆشەویستان دکتۆریش ئامادەیە با بڕۆین پێم وابێت کەمێک خۆت ئامادەکەی؟ دکتۆریان وێستم لەوە دەست پێ بکەم کەش و هاوای ئێستا ئەمڕۆمان زۆر ساردە بارانیشان چیت هەیە بۆ ئەو کەسانەی بۆ نمونە پیشەوەرن لە شوێنە گشتەکانە وەکەوەی ئەیبینین ئێستا لە شوێنە گشتەکانە کارەکەن بێگومان ئەمە کاریگەری لەوانەیە ڕاستەوخۆی لەسەر گورچی لە دروستە وە گۆڕینی کەش و هەواز تا چەنە کاریگەرە لەسەر ئەوەی کە ئێمە خوانەخواستە تووشی نەخۆشیدی. سپاس بۆ ئێوە بێگومان دابەزینی پلەکانی گرما و سەرما کاریگەریەکی ڕاستەوخۆی هەیە لەسەر گورچیلە چکە گورچیلەکان ڕاستەوخۆ بە دیواری پشتەوە هەڵواسراون لەناو هەناوە پەردەیانی واتە دوای ماسوولکەکانی دیواری پیش ڕاستەوخۆ ئەگەیتە سەر گورچیلە لەبەرەوە زۆر بە ئاسانی بەرزبوون و نزمبوونی پلەکانی گەرمە کاریگەریە بێ لەسەر گورچیلە و سەرما بە تایبەت زڵدی گورچیلەیە. بۆی ئەو بەڕێزانی کەوا لە دەرەوە کارەکەن زیاتر معڕەزم بۆی کە سەرمایان بێت. ئامۆژگاری ئێمە ئەوەیە کە پێویستە زۆر بەباشی بە گەرمی خۆیان داپۆشن ڕێژێکی باش لە ئاوش لە منیەکان بخۆنەوە و لە کاتی پێویستە میزەڵانیان بەتاڵ بکەنەوە هیچ نەبێت 3 ساعت 4 ساعت جارێک ئەبێ میزەڵانیان بەتاڵ بکەنەوە ئەو میزە نەهێڵنەوە لە ناو میزەڵانیانە چکە کاریگەری خراپی هەیە بۆ دروستبوونی ئیلتیهابات بەد سزبوونی گورچیلە. بەڵێ کاتێک کە ئەڵێن ئیلتیهابات ئەم ئینفلاماخونایان ئەم ئیلتیهاباتە چۆن دروست ئەبێت ئایا بەهۆی سەرماکەوە یاخود هەر گورچیلەکە خۆی بۆ خۆی نەخۆشیێکی تیا هەیە تا ئەمە لەم ڕۆیە بۆ نمونە لە کەش و هەوایەکی وەکو ئەمڕۆ کە ئاوا ساردە بەرز بێتەوانە. بێگومان کاتێک ماڵین ئیلتیهابات واتە ئیلتیهابێک کە بەهۆی میکرۆبەوە بەهۆی بەکتریاکانەوە دروستە بێت. لە کاتی دابەزینی پلەکانی گەرمایە مەناعەشدا ئەبەزێت کە خوێن باش ناچێت بۆ گورچیلە گورچیلەکان سار دەبنەوە مەناعەتیا دەورانی خوێنتیا خاوە بێتەوە مەناعەتیادا ئەبەزێت و میکرۆبیش بەشی خۆی لە ناو ڕێڕەوی میزا هەیە کاتێ پلەی گەرما دابەزی خوێن باش دەورانی نەکرد میدیایەکی باش دروستە بێ بۆ گەشی بەکتریاکان ئەمە وا کاتکەوە ئیلتیهاب دروست بێ لە گورچیلەیە. لە لایەکی ترەوە کەسەکان لەوانەیە لە زستانە بڵێن
تینومان نابێ ئاوێکی کەم بخۆنەوە ئەمە واکە میزەکان خەز بێتەوە ئەو خەزبوونەوەی میزەش دووبارە فاکتەرێکە بۆ میدیاک دروستەکە یارمەتی گەشەی بەکتریاکانەیە ئەمە بێتە هۆی ئەوەی کە ئیلتیهاب دروست بێت لە ناو میزە لە ناو میزەڵانە و سەرکەوێ بەرەو گورچیلەکان. باشە دکتۆر من هەر کەسێک لە پشتی منەوەیە وەستاوە تا چەنە گرنگە ئەمە کە جوڵەی هەبێت لە وەرزێکی ئاوایە لە سەرما سۆڵەیە تا چەند گرنگە بۆ ئەوەی گورچیلەکانی کێشەی بۆ دروست نەکە لە هەمان کاتان بەو شێوەیە کە بەردەوام چەندین سەعات بوو وەستێ بێگومان لەوانەیە کاریگەری خراپ دروستکە. بەڵێ بێگومان دانیشتنی زۆر لە لایەکی کەشەوە جوڵەی زۆریش کاریگەریانە بێت بەرە بۆ کەسانی کە ماوەی سەعاتێک دو سەعاتێک دانیشن وا باشترە 10 دقە چارەکێک هەڵسی ڕێ بکە بۆ کەسانی کەوا کاتێکی زۆر چەند سەعاتێ بە پێوەن باشتر چەند هەنگاوێک بڕات تۆزێک دانیشە ئیسراحەت بکە یعنی گۆڕینی پۆزیشن زۆر مهمە بۆی دەورانی خوێن سەریع بێ بۆی ئەو میزە لە گوچیلەکانە دووسە بێتە خوارەوە بێتە ناو میزەڵان وەکو باسمان کرد نابێت میز زۆر بهێڵڕێتەوە لە میزەڵانە تایبەتی لە وەرزی سەرمایە کە میز دروستبوون زیاکە چکە ئاو لە ڕێگەی ئارەقکردنەوە ناچێتە دەرەوە هەموو یەچێتەوە ناو لەش بەرەو پێویستە هیچ نەبێت 3 ساعت 4 ساعت جارێ میزەڵان بەتاڵ بکرێت. پێت وایە خەڵک زانیاری لەسەر ئەمە هەیە؟ وەڵاهی تا ڕادەیەک توان بڵێم لە ڕادەی پێویستانیە لە ئاسی پێویستانیە تایبەتی لە جیلی هەشتاکان و بۆ خوارەوە معلوماتێکی وایە نییە لەسەر ئەو مۆزوعانە بەڵام جیلی تازە خۆشبەختانە ئەخوێنەوە متابعەکەن پرسیارەکەن معلوماتیان باشترێکە بەڵام ئێمە بە ئەکی سەشانی خۆمان نێزانین کە ڕوونکردنەوەی پێویست بن بە هاوڵاتیانی خۆمان وشیاریان بکەینەوە بۆ پاراستنی تەندروستی گورچیلەکانیان. خۆشەویستان ئێستا لێرەین لەگەڵ کاسبکارێکە لە جوان وەرەگرین بزانین ئەوان ڕۆژانە چەند کاتژمێر لێرە کارەکەن و کەش و هەواش ساردا هەزەکەم خۆی لە زاری خۆی بزانم چەند کاتژمێر کارەکە ئایا کێشە و گرفتەکانی گورچیلەی هەیە یا خۆتنیەتی یان چەند پرسیاری هەیە لە پزیشکەکەمان کە ئێستا میوانە لای ئێمە ئەتوان خۆیان ڕاستە خۆ گفتوگۆی ئەوە بکەن. سڵاو لێ بێ مامەگیان تەندروستی چۆنە؟ مامەگیان ویستم پرسیارێک لێ بکەم ڕۆژانە چەند کاتژمێر لێرە کارەکەی؟ 5 ساعت. 5 ساعت. هیچ کاتێک هەبووە هەست بکەی ئازاری گورچیلەت هەیە؟ بەڵێ. لە چ وەرزێک ئازیاتر؟ زۆربەی سەرماکانە گورچیلەم سەر. خۆت باش داپۆشی؟ ئەرەوەشەوە نییە پشتەکانم بەشە ساخ بە چ پرسیارێکت هەیە لە پزیشکەکەمە پزیشکمان لەگەڵە تۆ ئەتوانی ڕاستەخۆ هەر پرسیارێکت هەبێ لە خۆی بکەیت و خۆشی وەڵامت باتەوانێ. باشە بەسەر دکتۆرگیان. ئەپۆ دکتۆرجان من تووشی ئەو پرۆساتە بووم بەهۆی گورچیلەکانمەوە هاتم سەدانی جەنابتم کرد تۆش بڕێ ڕێدمایت بۆ من دانا بە منێک و ئاوە سەدانم کەرەوە ئیشەکانم شتەکانم حەپەکانم بەکار هێناوە بەرەو باشیە ڕوە ئیتر سەرماکەش بەردەوامە سەرما ئیتر خۆشم داپۆشمەوە نییە خەم سەڵام لە بەریافتم لە خۆم داپۆشم وەساکە باشە. زۆر باشە پێ خۆشحاڵم کەەوە شکوت باش بووی سوود بینیوە لە نەخۆشی بەڕاستە پێشراتۆتە لامە سەردانێکی فعل کێشەی پرۆستاتی هەبوو پرۆستات تەمان ئۆرگانێکە بەس لە پیاوە هەیە کەوێتە کۆتایی میزەڵان و سەرەتای بۆری میزەوە عادەتەن لە دوای تەمەنی 40 ساڵی پرۆستات گەورە بێ بەری میزەگرێت کێشەی میزکردن دروستەکات میزەڵان باش بەتاڵ نابێتەوە میزە چۆرکە دروستەکە هەنێجا ئیلتیهابات دروستەکە و ئێمە سەرەتا پشکنینیان بۆکەین دوای کەوا تەشخیصی حاڵەتەکەکەین ئەیان خینە سەر ئیلاج بە ئیلاج لەگەڵ یاڕۆین تا ماوەی چەند مانگێک نەخۆشی وایە زۆر باشە بێت سو لە ئیلاجەکانە بینێ نیشانەکانی باشە بێت بەرەو باشتربوون بەدەر لە دەرمان. بەڵێ طبعاً وەکو باسمان کرد ئاوخواردنەوە زۆر گرنگە چکە میزەڵان ڕەبتێکی ڕاستەوخۆی هەیە لەگەڵ پرۆستاتە ئەگەر ئیلتیاب لە میزەڵانە دروست بێت پرۆستاتیش ئیلتیهابەکە بەرە ئاوخواردنەوەی زۆر میزکردنی بەردەوام 4 ساعت جارێک بێ میزەڵان بەتاڵ بکرێتەوە ئەمانە هەمووی کاریگەریە بێ لەسەر پرۆستات طبعاً سەرماش دووبارە دژی پرۆستات و میزەڵان و گورچیلەکانە لەبەرە خۆپاراستن لە سەرما گەرمداپۆشین و گەرمداپۆشین ئەوانەوەی تەسیریانەیە کۆمەڵی خواردن هەیەکاو بۆ پرۆستات باشن یەکێک لەوانە دەنکە کوولەکەیە یەکێک لەوانە ئەو سەوزە میوانەیە کە ڕەنگیان سوورە وەکو بیبەری شیرین وەکو چەوەنەر وەکو گێزەری سوور وەکو تەماتە ئەمانە سوودیانەیە بۆ پرۆستات. ئەم ڕێنمانەت گەیانەوە بە کەیسەکە؟ بەڵێ. تا چەندەن یعنی هاوکارت بووە لەمە؟ وەڵا زۆر باشە. زۆر باشە؟ بە قسەمانەکات. یاخوا لەش ساق بە چ شتێکی تر هەیە هەست بکەی کە تۆ پێویستە لەم ماوەیە سەردانی لای پزیشکەکەی خۆت بکەیتەوانێ یاخود هەر شتێکی دیکە هەیە کە ئەتێت ڕاستەخۆ ئێستا پێی بڵێیت؟
من سپاسی یەکەم دکتۆر بەڵام من جاری وا هەیە ئەگەر تینم بۆ بێ مەژبوورم سەردانی بکەمەوە ئەگەر ئازارم بێت ئەو مدەی مانگێکی بۆ من داناوە ئەو حەپانە بەکارێنم بەس حرمەت مێ بۆچی دکتۆرە بەڕێزەکانە پرسیار لەوە بکەن کە ئایا ئەم حەپە بۆ ئەو شتانە ئیسیفادەی هەیە بەس ئایا بۆ ماعیدە چۆنە پرسیاری ماعیدەکەکەن بڵێن تۆ ماعیدە چۆنە بۆ حەپانە. دکتۆر تا چەند ئەمە کاریگەری هەیە بۆ نمونایمە خەڵکانێکمان هەیە لەوانەیە کێشە و گرفتی ماعیدەی هەبێت ئەمە تا چەند ئێوە ئەو ڕێنمایەیە نەخۆشێکۆ بێگومان بۆ نەخۆشێکی تر جیاوازە چۆن بزانین کە ئەم نەخۆشە ئەم مەدیسینیان ئەم دەرمانەی پێ ئەەکەوێت. بەڵێ بێگومان ئێمە پێش نووسینی هەر وەسفەیەک هەر دەرمانێک پرسیار لە کەسەکەکەین کە ئایا حساسیەتی بەو دەرمانە هەیە یان نە ئایا گرفتی مەعیدەی هەیە یان نە پێشتر کێشەی هەبوو یان نە بۆ کەسانی کەوا کێشەی مەعیدەیان هەبێ یاخود حساسیەتیان لێ حتمەن ئەگەر حساسیەتی بەو مادەی هەبێ ئێمە مادەیەکەی بۆ نووسین ئەگەر کێشەی مەعیدەی هەبێ ئازاری مەعیدەی هەبێ ئێمە ئەڵێن ئەبێ سەرەتا حەبی مەعیدە بخۆی نان بخۆی لە پاشانە ئەم حەبە بخۆی بۆی کاریگەری نەبێ لەسەر مەعیدە عادەتەن ئەو حەبانش کە بۆ پرۆستات دای ئەنین ئێمە بە نەخۆشەڵین شەوان پێش خەوتن بیخوا کاریگەریەکی واش نابێ لەسەر مەعیدە مەگەر کەسێک خۆی مەعیدەی زۆر ناقەوە بێ ئەو کاتە ئێمە پێشەوە حەبی مەعیدەی بۆ دانێ کاتە لێرە حساسیەتەکە زۆر گرنگە بەڵێ حساسیت لە پێش هەموویانەوەیە پاشان گرفتی مەعیدۆڕی خۆڵە بالفعل نەخۆشی وا هەیە ئازاری گەدەی بۆ دروستە بێ لەو کاتە ئێمە حەبی مەعیدەشیان بۆ نووسینەوە. سپاس بۆی کە لەگەڵمانای بێگومان نەخۆشی گورچیلە لە هەرێمی کوردستان و لە جیهانیشدا نەخۆشیێکی باوە هەم لە ڕووی خۆراکەوانێ لەوانەیە ئێمە گەر خۆراکێکی تەندروست نەخۆین تووشی نەخۆشی گورچیلە ببین یاخود بە دەرەجەی سەرەکی ئەو خواردنەوە کەمیش ڕاستەخۆ کاریگەری لەسەر گورچیلە دروستەکات بەڕێستان چیتان هەیە ئەگەر هەر پرسیارێکت هەیە ئاراستەی دکتۆرەکەی بکەین. وڵای من سەرەتا دەمەوێت ڕۆشنبیری خەڵک پێشکەوێ بە تایبەتی لە خواردنە گازیەکان ئەوەی هەیە لە ناو کوردستان بەداخەوە ئەوەی من دەبینم کەم خواردنی ئاوە وەزایدەن خواردنەوەیەکی زۆری مادە گازیەکانە مادە گازیەکانیش ستاندەر نییە بەداخەوە لە کوردستانە شەکرێکی زۆری تایە ئێستا ئەو پرسیارە لە دکتۆرەکەین خواردنی شەکر چەند کاریگەرە بۆ سستی گورچیلەکان و پاکوخاوێنی فرد مرۆڤێ بۆ مرۆڤێ چەند ئەبێتە هۆی خۆپاراستن لە ئیلتیهاباتی گورچیلەکانەوە تا پاراستنی گورچیلەکان. بەڵێ دکتۆر وابزانم ڕاستەخۆ پرسیارەکەی لە بەڕێست کردو وەڵامێکمان بێتە. زۆر سپاس بێگومان باسی خواردنەوە گازیەکانی کرد خواردنە گازیەکان وەکو باش ینی ڕێژێکی زۆر شەکریانتیایە و ئەو شەکرە نسبەتی شەکر لە خوێنە بەرزەکاتەوە و شەکر و نەخۆشی شەکرە بە تایبەتی یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی سزبوونی گورچیلە لە هەموو دنیاە و لە لای ئێمە ژواهیە لە لای ئێمە توانم بڵێم زیاتر سەبەبەکە زەختە زەخت خوێن کە گورچیلە لە جیهاندا شەکرە لای ئێمە زەختە لای ئێمە زەختە زیاترە خەڵکی ئێمە زەختی زیاترێکە لەبەرەوەی ناوچەیەکی شاخاوین زەختی خوێن لە ناوچە شاخاویەکانە بەرزترە وەک لە ناوچە تەختاییەکە بەڵام شەکرە لایەزار لە دنیاە هۆکاری سەرەکی سستی گورچیلەیە و خواردنەوە گازیەکان لەبەرەوەی نیسبەتێکی زۆریان تەیەکرێ و کۆمەڵی مەوادیان تەیەکرێت نەوعەما وەکو ئیدمان دروستەکەن ینی وا لە کەسەکە کە چەندانەیەک بخواتەوە بە بەردەوامی بیخواتەوە ڕێژەی شەکری بەرزە بێتەوە ئەگەری توشبوونی بە شەکرە زیابێ و لە کۆتاییە شەکرەشە بێتەوەی سزبوونی گورچیلە لە عینەن کاتە ئەگەری توشبوونی بە ئیلتیهابات زیایەکە کاگەشتی ئاماژی بە پاکوخاوێنیە پاکوخاوێنی مەرجێکی سەرەکیە بۆ خۆپاراستن لە توشبوون بە ئیلتیهابات چونکە ئەو شوێنێکەوە میزی لێ ئەکرێتە دەرەوە هەم لە پیاوانە هەم لە خانمانە شوێنێکە دائیمەن گەرمە شێدارە هەوا و خۆری بەرناکەوێت لەبەرەوە مۆڵگەیەکی باشە بۆ کۆبوونەوەی میکرۆب لەبەرەوە پاکوخاوێنڕانەگرتنی ئەو شوێنەوە کە میکرۆبەکان لەو شوێنیان زۆر بن گەشە بکەن زۆر بە ئاسانی بچنە ناو بۆری میزەوە بە تایبەتی لە خانمانە چکە بۆری میز لە ئافرەتە زۆر کورتە زۆر بە ئاسانی میکرۆبەکانی ناوجیانە چێتە ناو میزەڵانی تووشی ئیلتیهابیەکە
لە کۆتاییە ئیلتیهاب و شەکرە و زەخت و ئەمانە هەمووی دافعن بۆ سزمۆنی گورچی. کاتە لێرەیە ئەوەی پێمان گەیشت کێشەکە شەکراوەکو بە ڕێزیشت وتت کەمە خراپە بۆ تەندروستیمان بۆچی لە سەرەتاوە وتت هۆشیاری گرنگە مەبەستت لێرەیە ئەوە بوو کۆمەڵگەی ئێمە بە شێوازێک لە شێوازەکان ناهۆشیارن یاخود هێشتا نەگەیشتونەتەوەی بە دوواداچون بکەن بۆ بابەتە تەندروستەکان. بەداخەوە خەڵک خۆی تاوانبارە دەسەڵاتیش داوانبارە لێرە لەبەرچی ئەو خواردانە بە شێوازێکی ستاندەر نایەتە ناو مارکێتەکانەوە واتە مارکێتینگ ناکرێ وەزایدەن خواردنەوەکە لە هەفتەیەکە ئێزگار ڕێژەکەی زۆرە یعنی تۆ ئەگەر لە هەفتەیەکە جارێ پێویست بێ بخورێ ئەو 8 جارە ئەیخوا. ئەوە وەک جارێ دەمێ پرسیارێکە ئاراستەی دکتۆر بکەم پرسیارەکەم زۆر زانستیانەیە و لە نێوان پەیوەندیەکە لە نێوان نەخۆش و دکتۆر ئاتا ئێستا دەمانەوێت بزانین ئایا دکتۆر تاوانبارەیان خەڵک تاوانبارە ئێمە ئەزانین زۆربەی عیلاجەکان کەوانی بۆ دژی ئیلتیابات ئەدرێ ئیشکردنیان خۆی لەسەر گورچیلێ گورچیلە خودی خۆی پاڵافتەی ئەکات ئەینێرێ بۆ ئەو شوێنەی کە پێویستە ئیلتیابەکە لە ناوبەرێ ئایا دکتۆرەکانی میزەڕۆ واتە پسپۆڕی میزەڕۆ UTI تا ئێستا تەواو پشت ئەبەستن بە چاندنی بەکتریا یاخۆ ئەگەر بە شێوازەکە بڵێ کاڵچەرینگ بۆچی لەبەرەوەی لەو چۆن کێشەکانی ناوخۆی کوردستانەیە لە تۆبیا کێشە هەیە کە ئەبێ بگەیتە کڕۆکی کێشەکە بۆ عیلاجەکە ئاسان بێ ئەم پرسیارە دەمەوێت وەک پسپۆڕێک جوان ئەدەیەوە نەخۆش خۆی چاوەڕێ ناکە یان شتەکە بۆتە بزنس تەبیبەکە نایەوێت نەخۆشەکەی لێدەدەچێت ستاندارد لە هەموو دنیای ئێستا وایە کاتێکە کەسێک یەتە لای پزیشک التیهابی مەجای بەولیەی هەیە التیهابی میز و میزەڕۆی هەیە ستاندارد ئەوەیەکەوە ئەبێت سامپڵێک لە میزی نەخۆشەکە بنێری بۆ زەرعە ئەمە پێڵێن زەرعی میز ئەم سامپڵە نەتیجەکەی دوای 3 ڕۆژیەتەوە تقریبا 72 ساعتی پێچێ و فەحسەکە تا ڕادەیە گرانە لەبەرەوە نەخۆشی ئێمە یەکەم وەکو باسی کرد چاوەڕێ ناکە دووهەم لەبەر ئەوەی سعرەکەی زۆرە بڕقارەی لەسەر ئەوە دانراوە لە چاو فەرسێکی میزی ئاساییە یعنی سعرەکەی ئەو زۆر زیاترێکە لەبەرەوە ئێمە سەرەتا بە فەحسێکی میزی ئاسایی دەست پێکەین کەسەیەکین کەسەکە ئیلتیهاباتی هەیە ئێمە تەمەن بەپێی گایدلاین ئەڕۆین بەپێی مەدرسەی ئەوروپی و ئەمریکی لەسەر ئیلتیهابەکە کۆمەڵە عیلاجێک کە ئێمە ئەتوانین لەو کاتەیە بۆ نەخۆشەکەی بەکاربێنی و سەرەتا بەوانە دەست پێکەین عیلاجەکە ئین بە نەخۆشەکە زۆربەی زۆریان توان بڵێم 170 بۆ 80 سوود دەبینن لە عیلاجەکە و پێی باشە بن بەڵام جاری وا هەیە وەکو باسییان کرد ئەو میکرۆبە ئەوە نییە کە ئەم کەسی تووشی ئیلتیهاب کردووە ئێمە چۆن بگەینە کڕۆکەکەی چۆن بیدۆزینەوە لەو کاتیا پێویستەکە تر مەجاالیتیان نامێنێ ئەبێ ئێمە سامپڵ لە میزی نەخۆشەکە بێنین بۆ زەرعە و چاوەڕێکین تا نەتیجەکە دەرەچێت ئەو جاکە هاتەوە لەسەر ئەساسی ئەو زەرعەیە ئێمە ئەیخێنە سەر ئەو دەرمانی بڵێن دژە ئیلتیهابە کە ئەو میکرۆبە ئەکوژێت لێرەوە ڕۆشتین گۆشتیشمان بینیم بەگومان گۆشت بەشێکی زۆری گۆشت پرۆتینە لەسەر ئەمە باسەکەین دکتۆرگیان باسێکی گۆشت بکەین تا چەند کاریگەری لەسەر تەندروستیمان بەجێڵێ ئایا ئەم گۆشتانەی کە لە ناو بازاڕە بەم شێوەیە دەفرۆشرێن تەندروستن یاخود تەندروستنین یان دەبێت بۆ نمونەوانەی کە فرۆشیارن ئەی فرۆشن چۆن مامەڵە لەگەڵ ئەم گۆشتیا بکەم چکە خۆمان نەزانین گۆشت هەڵگری بەکتریایە چۆن مریشکیشمان هەیە کە هەڵگری بەکتریا چەنەها جۆری بەکتریا ئەمانیش بەدەرنین چی بکەین بۆ ئەوەی کە ئەمەشمان خوارد تەندروست باش بین بێگومان سەرتا بە وەسفی گۆشت بکەین گۆشت خواردنێکی هەم باشە هەم خۆشە ڕێژەیەکی زۆر زۆر لە پرۆتینی تایە ڕێژەی زۆر لە کانزا و ڤیتامیناتەکانی تیا کە ئێمە ڕۆژانە پێویستمان پێ بێ لە ڕووی تاموچەیشەوە بێگومان یعنی شتێک ناگاتە گۆشت بە تایبەتی گۆشتی حیوان گۆشتی سوود ڕێژە و بەهای پرۆتینی لە هەموو جۆرە گۆشتەکان زیاترە لە گۆشتی مریشک لە گۆشتی ماسی و ئێمە ڕۆژانە پێویستمان بەم پرۆتین و کانزانەیەکە لە گۆشتایە بەڵام ئەوەیە بۆ ئەو کەسانی کەوا کێشەی گوچیلیانێ چۆن گۆشت بەکاربێنن ئەوە پرسیارەکە بەڕاستی بۆ بەڕێزانی کە سستی گوچیلیان هەیە یاخود بەردی گوچیلیان یاخود نەخۆشی دائالملووکیانە ڕێژەی یوریک ئەسید لە خوێنیانە بەرزە
وا باشترە پارێزی بکەن لە گۆشت خواردن تا ڕێژەیەکی کەمتر بخۆن لە پێشتریان یاخود لە کەسێکی ئاسایی چونکە ئەو پرۆتیناتان لە کۆتایی ئابنەوە بە کۆمەڵی کریستاڵکەوە ئەبنەوە بەبەرد یاخود زەختێک لەسەر گوچیلە دروستەکە بۆ پاڵاوتنی بۆ ئەوانی کە گوچیلیان سستە بارودۆخی گوچیلەکەیان تێگەیە بەڵام بۆ خەڵکێکی ئاسایی هیچ زیانێکی وای نییە دا هەر سوالێکی لەسەر گوچیلە و میزەڵان و ئەو شتان گرەی میزەڵانی بەڵێ جاری و ئازاریە دەزانێ جاری میز دانیشم تەمەنی چەند خوێن دانیشم تەمەنی چەند مالی 72 ماڵێت 72 کێشەی پرۆستاتی هەبووە بەڵێ هەیەی بەڵێ گەرا کێشێت بەڵێ ئێستش لە ئازا لێ بەڵێ نەخۆشی دڵیشی هەیە بەڵێ دایەجان بۆ پیاو بە تایبەتیوانی کە جگەرە زۆر دەکێشن ئەگەری توشبوونیان بە شێرپەنجەی میزەڵان زۆر زیاکە و گرەی میزەڵان کە لە میزەڵانە دروستە بەیەکێ لە نیشانەکانی ئەوەیە کە تۆ باسی کرد میزیان سوورەکە خوێنیەتە دەرەوە بەڵێ لەگەڵ میزە و لەگەڵیشیان لە تەمەنە پرۆستات گەورە ئەبێ بەری میزیانەگرێ ئەو نیشانانی کە باسی کرد گشتی هەم نیشانی گرەی میزەڵانەکەیەتی هەم نیشانی گەورەبوونی پرۆستاتەکەیەتی هیچی بۆ کراوە بۆ میزەڵانی بۆ پرۆستات وەکو عیلاج وەکو عەمەلیات حەبێکیان بۆ داناوە ئیکڕێ دەنگەکەی زەردا بۆ پرۆستاتی بەڵێ شەوان ئەیخوا بەڵێ شەوان ئەیخوا هیچ فەرقی کردووە یعنی میزی باش بووە میزی پێکا بڵین فەرقی پێکە دوای هەڵەیاتەوە وەکو خۆی لێتەوە سەبارەت بە گرەی میزەڵانەکەی ئەوە ئەبێ نەشتەرگەری بۆ ئەنجام بدرێت ئەو گریانە بێ پاک بکرێنەوە بنێرە بۆ پشکنی نیشانەی بۆی دەرەجەکەی و جۆرەکەی دیاری بکرێ و دوای ئەوە حەسەب ئەوە قەرار بدرێت چیکەی بۆ بکرێت بەڵام وەکو پرۆستاتەکە ئێمە سەرەتا بە عیلاج دەست پێیەکەین بۆ ماوەی چەند مانگی بە عیلاج لەگەڵ یاڕێ ئەگە نیشانەکانی نەخۆشەکە باش بوو کۆنتڕۆڵ بوو بە عیلاج بەردەوامە بەڵام هەنێ جارێ بە عیلاج باش نابێت پرۆستاتەکەش ئەو کاتە ئەیش لەوانێ پێویستکان نەشتەرگەری بۆ بکرێت بە نازور ئەو پرۆستاتە پاک بکرێتەوە بۆی بەری میزی بکرێتەوە میزی ئاسان بەڵێ یعنی زۆر عەزێتیەیە ڕاستە زۆر هیلاکی ئەکات ڕاستە بەڵام شتێک نییە بڵی چارەسەرینە لە ئێستا پێشکەوتنی عیلم و تەکنۆلۆژیا زۆربەی ئەم نەخۆشیانە چارەسەرەکرێت گرنگترین شت ئەوەیە کە جگەرە بوەستێنێ وازی لێبێنێ ئیلتیزامێکی زۆر باشکە بە عیلاج و ڕێنمایەکانی دکتۆرەکەیەوە بۆی باش بێت نەجاتی بێت یعنی هەر ئەو حەبە باشە چارەسەریە سەرەتا هەر ئەو حەبەیە ئەمەش بۆ حەبە دەست پێەکەین بەڵام ناڵم هیوا هەیە ئیسپایەکی وا لە حەبەکە ناکات یان دوای چەند مانگێک وەکو خۆی لێتەوە ئەلەو کاتا پێویستەکان نازور و پرۆستاتەکەی بۆ پاک بکرێت دەستی خۆش بێت سپاس بۆ تۆ عەزێتمانە دەستی چاوە خۆش بێت زۆر سپاس خۆشەویستان و ئازیزان لە بەشی دووەمی بەرنامەکە گەڕێینەوەلاتە خۆتان نەزانن لە بەشی یەکەمی بەرنامەکە بینیتان لە ناو بازاری شاری سلێمانی بووین کۆمەڵێ خەڵکمان بینی یاخۆ کۆمەڵێ هاوڵاتیمان بینی باسی کێشە و گرفتەکانی خۆیانیان کرد ڕاستەوخۆ پرسیارەکانیان لە پزیشکەکەمان کرد و ئەمڕۆ هاتوین بۆ کلینیکەکەی لێرە گفتوگۆەکەین لەسەر هەمان بابەت و لە هەمان کاتیشە کەیسەکان خۆشیان هاتوون بۆ ئێرە دکتۆرگیان سڵاو لێبە دووبارە سپاس دەکەم ماندوو دەکەین زۆر سپاس دکتۆر بەگمان دوێنێ خۆت بینیت ڕاستەوخۆ بەرکەوتت هەبوو لەگەڵ هاوڵاتیانە زانیت کە کێشە و گرفتەکانیان چییە بۆ ئەمڕۆژ خاتوو بە نازمان هێناوە هاتووە لەگەڵمانە باسی ئەوە ئەکات کە چۆن و بۆچی و چی بکەین بۆ ئەوەی کە تووشی ئەم جۆرە نەخۆشیان نابین و بە تایبەتیش نەخۆشی گورچیلەکە ئەمڕۆ بابەتەکەمان لەسەر ئەوەیە هاوسەرەکەی پێمابێت گرفتی ئەوەی هەبوو دوێنێش بۆ خۆتیشی کردەوە حەزەکەم هەر خۆیان گفتوگۆیەک بکەن لەسەر ئەوە و زانیاریەکەش لە هاوسەرەکەی وەربگری سوپاسدانەکە مەگەر خۆتان قسە بکەن بە ناسەنگیان سپاس کە لەگەڵمانای ئەگەر بتوانی مایکەکە هەڵگری من سپاس دەکەم دەست خۆش بێت ڕۆژە لەگەڵماناوی بۆ کەش و هەوا ساردا و ئەمڕۆژ هاتوین بۆ ئێرە ڕاستەوخۆ ئەتوانی لەگەڵ پزیشکەکەوی کە دوێنێ وتت ئەتوانی ئەمڕۆ دووبارەی کەیتەوانێ و پێشم وابێت هاوسەرەکەشت لەگەڵتایە زۆر سپاسی ئێوەکەم لە شتان ساق بێ زۆر سپاس بۆ ئێوە دەست و خوچای ئێوەش خۆش بێ من دوێنێ لە شاری سلێمانی لە ناو بازار ئێوەی بەڕێزاتنە بەردەمم بێسەرتان لێکردم کە بۆ نەخۆشیەکان
منش جوابی پرسیارەکەیەوەم دایەوە وتم بەڵێ هاوسارەکەم نەخۆشە و کێشەی هەیە بەڵێ ئیتر ئێستا مەسەردانی دکتۆرمان کردووە بزانین کێشەکەمان چی و چارەسەرێکمان بۆ نەخۆشیەکەمان بکە. ئەگەر بتوانی کاتێک بکەی بەڵام خۆت بتوانی پرسیار لە دکتۆرەکەمان بکەیت و هەر شتێکت هەیە ئەگەر مایکەکەی بێتە سوپاس دەکەم. دەستە خۆش بێ زۆر سپاس بۆم دەرفەتە. وڵا دکتۆرجان کێشەی من لە میزەڕۆیە زۆر کات تووشی حاڵەتی ئەوم کە بە دوو ڕۆژ ناتوانم میس بکەم ئینتیهاباتێکی زۆرم هەیە جا بەجاریش لە بری مێس خوێن دایانیشم. ماوەی چەندێکە وایت قوربان؟ تقریبا بۆ ماوەی ساڵێکە. ماوەی ساڵێکە زۆر باشە. بە ناڕەحەت میزە بۆ کرێ؟ بەڵێ. تە میزیش سوورە بێ؟ بەڵێ. یعنی ماوەی ئەم ساڵە زۆربەی جارەکان میزت سوور بووە؟ زۆر کات. کڵۆ خوێنی تایە ناو میزەکەت؟ تقریبا لەم ئەخیرا بۆ بە کڵۆ. لە کاتی میزکردنە ئازار کزانەوە ئازاری بە مسەڵان ئازاری گوچیلە و کەلەکەکانت هەیە؟ بەڵێ هەمە. بەڵێ لە زووتار لێ نایەت؟ با. شەوان هەڵەسی بۆ میزکردن؟ نەخێر. قووەتی میزت زەعیف نەبووە باریک نەبووەوە؟ هەستەکەی لە دوای میزکردن پاشە میزت بمێنێت؟ بەڵێ. زۆر حاڵی ساڵەکە بەردەوام. بەڵێ زۆر کاتیان جاری وا بووە ئەی نەبێ میزەکەشم کردووە دوای کاتوەتە دەرەوە هەستم کردووە کە تەڕایی لە جانمایە. شەوان کە ئەخەوی تا بەیانی کە لە خەو هەڵستی هیچ هەڵناسی بۆ میزکردن؟ نەخێر. چ یەکێک لەم نیشانانە زۆر ئیزعاجەکە زۆر پێی ناڕەحەتی؟ وەڵاهی زۆر جار حاڵەتەوەی کە ئەچم بۆ دەست شۆرەکە وا هەستەکەم میزم کردو بەڵام نەم کردو دوای کە ئێمە دەرەوە وەکو ئینتیهابێک هەست بە خۆمەکەم کە جەرعات یەتە دەرەوە. بەڵێ بەڵێ بزەڵت بەڵێ. زۆر باش. هیچ نەخۆشیێکی تر هەیە کاک سەلمان؟ بەڵێ نەخۆشی دڵ و زەختمە. عیلاج بەکارێنیت؟ بەڵێ. حەدی ئەسپرینی تایە؟ بەڵێ تایەتی. قەستەرە و شەبەکە و باڵۆنش شەبەکە و باڵۆنم کردو و قەستەرەشم کردووی سا بۆم نووسراوە فەتحی سەدریش بکەم. دەماری دڵت گیراوە؟ بەڵێ. هیچ نەشتەرگەریەکە بۆ کراوە پێشتر؟ بەڵێ نەشتەرگەری قاچم پلاتینە لەگەڵ قۆڵمە. هەر ئەو دوو عەمەلیاتە کراوی؟ بەڵێ. دکتۆر لەسەر ئەم هەموو گرفتەی کە هەیەی بێگومان گورچی لەشی کە ئێستا و کێشانەی هەیە بۆ نمونە ئەگەر ئێمە بمانەوێت پشکنینی زیاتری بۆ بکرێت ئەمە تەنها و تەنها بۆ گورچیلەکەیان بۆ تەواوی ئەو نەخۆشیانەشە کرێتەوانێ دووبارە بۆ بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی ئێمە تەرکیزەکەینە سەر میزەڵانی و پرۆستاتی چکە نیشانانی کاک سەلمان باسیەکە لەگەڵ گرفتی میزەڵان و پرۆستات ئاڕوە. کاک سەلمان ئەمێ بزانم هیچ دەرمانێکێک کە حساسیەتە هەبێ پێی؟ نەخێر حساسیەتم نییە بە دەرمان. جگەرە مەشروبات؟ جگەرە کێشم. کێشی زۆر؟ ئارەوڵە. چەند جگەرە لە ڕۆژەکە؟ ڕۆژی پاکەتێ تقریبا. خۆی مەش گرفتە گەورەکەیە. ئەوانش کە جگەرا کێشن یان مادە کحولیەکان بەکارێنن بۆ خۆشی ئەمەش گرفتە بەڕاستی. جایان ڕێنمایە و چی بۆ ئەمە؟ ئینشاءڵڵا لە مەرحەلەی داهاتوە باسی ڕێنمایەکانی ژەکەین. ماوەی چەندێکە جگەرەیە کێشی چەند ساڵە بێت؟ تقریبا 30 ساڵێکە بێت. 30 ساڵ. من هەر پێم خۆشە خۆم پرسیارێکی لێ بکەم کاتێککە ئێمە ئەم هەموو بۆ نمونە گرفتەمان ئەبێت هیچ کاتێکە بۆ پزیشکەکان لە نزیکە و پێت بڵێن کە بۆ نمونە بۆت نییە جگەرە بکێشیت و بەردەوامیش وەکو خۆتەڵێ پاکەتێکە کێشی ئەمە زۆر زۆرە ڕێژەکەی بەڕاستی هیچ کاتێکە بۆ بیر لەوە بکەیتەوە کە خودی خۆت و تەندروستی خۆت زۆر گرنگترە لەوەی کە تۆ پاکەتێک جگەرە بکێشیت. دڵنیاییەوە قسەکەی تۆتەوە بەڵام خۆی هەموو شتێکەکەتەوە سەر ئیرادە. بەڵام بە تایبەتی لە وڵاتی ئێمە ئەمانە کێشە و مەشاکیل هەیە جگەرەکە وەکو هاوڕێکی تەمەنی لێ هاتووە هاوڕێکی خراپ هاوڕێکی خراپ بەڵێ بەڵام ئێمە بێ پێڵین هاوڕێی تەمەند چکە زۆر جار خەمەکان ناڕەوێتەوە وەلو جگەرە هیچ کات خەم ناڕەوێتەوە بەڵام ئێمە تەنها خویەکی بێزاریە و خویەکە و هیچی تر. ئەمەشمان هەیە دکتۆر گرفتەشمان ڕاستە. کاک سەلمانجان نیشانەکانت هەمووی لەگەڵ نیشانی میزەڵان و کێشەی گەورەبوونی پرۆستاتە ئاڕواکە لە تەمەنی بەڕێستا واریدە ئەو حاڵەتانە و لەو کەسانەیە وەکو بەڕێز جگەرا کێشن و میزیان سوورە بێت ئێمە یەکسەر خەیاڵمانەچێت بۆ گری میزەڵان. هیچ پشکنینێک سۆنەر فحوساتە کردووە پێشتر
پێژەبی بۆ ئێرە پێدوترابێ هیچێکە لەو بەڵی ساڵی پار بوو چوم سۆنەری بۆ کردم لایەوە دکتۆرە بەڕێزە ئاگاداری کردمەوە کە گرێکی پشکۆلە هەیە لە میسەڵانمە بەڵامی تر من خۆم نەمتوانی بچمەوە سەردانی بکەمەوە سەردانی نەشتەرگەریش نەکرد نەم کردووە نەخێر زۆر باشە بە پێویستی زانی لە ئێستا کۆمەڵێک پشکنینە بۆ بکەین باشە فاسی میز و خوێن و سۆنەر بۆت بنێرین وەگە پێویستی کرد لەوانێ ئەشعی تەنوریت بۆ بنێرین بۆی بەتەواتی بگەینە تەشخیصی حاڵەتەکە و حەسەبەوەی شاڵە چارەسەری پێویستە بینە ئیشەڵا دەست خۆش بێت زۆر سپاس دکتۆر. زۆر سپاس دکتۆر ئەگەر بەمەسەر پرسیارەکان بەگشتی بەگومان ئەوەی کە لە بەڕێستم بیست کە ئەم کەسە زیاتر پێویستی بە پشکنینی نوێ هەیە بۆی بزانن بە دیاری کراوی کێشەکە چییە لە دوای ئەوە بۆ نموناگر کەسێک پێویستی بە نەشتەرگەری هەبێت ئێوە ڕاستەخۆ نەشتەرگەری بۆکەن یاخود ئەبێت سەرەتا کێشەکانی تری چارەسەر کرد و اینجا نەشتەرگەری گورچی لێ بۆ بکرێت بێگومان بوونی میز لە خوێنە ئێمە وەکو حاڵەتێکی تاریئە سەیریەکەین ئاسایی نابێت خوێن لە ناو میزە هەبێ کە لە تەمەنی 40 ساڵ بۆ سەرەوە میز سوور بوو پێویستە ئێمە دەست بەجێ پشکنین بکەین و هۆکارەکەی بدۆزینەوە و چارەسەری بکەین سەبەبی سەرەکی بۆ سووربوونی میز لەم تەمەنەیە بریتە لە گەورەبوونی پرۆستات یاخود گرەی میزەڵات ئێمە دوای ئەنجامدانی پشکنینەکان و دەستنیشانکردنی بۆ نمونە ئەگەر کێشەکە گەورە بوون یاخود ئیلتیهابی میزەڵان و پرۆستاتی بێ ئەو کاتە سەرەتا ئێمە بە دەرمان لەگەڵ یا ئەڕۆین ئیلتیهابەکە چارەسەرەکەین زۆربەی جار خوێنەکە نامێنێ بەڵام ئەگەر هات و گرێ هەبوو لە ناو میزەڵانی یاوەکو ئەم بەڕێزەکە پێشتر پشکنینی بۆ کرا و گرەی میزەڵانی هەبووە پێویستە بە زووترین کات ڕێکارەکانی بۆ تەواو بکەین و نەشتەرگەری بۆ بکەین بە نەشتەرگەری گرێکە لە میزەڵانی بە نازۆر لای ئەبین و ئەینێرین بۆ پشکنینی شانەی بۆی بزانین دەرەجە چەنە و مەرحەلە چەنە گرێکە ئەو کاتە چارەسەرەکانی دواتر لەسەر ئەنجامی یەکەم نەشتەرگەریەکرێ بێگومان مەسەلەن کەسێکە وەکو ئەم بەڕێزە مەسەلەن کێشەی دڵی هەیە قەستە ڕۆشەبەکە باڵۆنی بۆ کراوە مەسەلەن شەکلەی هەیە ئێمە سەرەتا ئەبێ ئەوانش کۆنتڕۆڵکەین ئەینێرینەوە بۆ لای ئەو پزیشکە بەڕێزانی کە لەو اختصاسەیە ئیشەکەن بۆی شەکرە و زەختەکەیمان بۆ کۆنتڕۆڵکەن کێشەی دڵی هەیە چارەسەر بکرێ و ئەینێرین بۆ لای پزیشکی بێهۆشکار ئەبێ باری تەندروستی جێگیر بکرێ و بتوانرێکەوە ئەم کەسە بەنج وەرگێ و نەشتەرگەری بۆ بکرێ ئەو کاتە ئێمە بە زووترین کات نەشتەرگەریەکی بۆ ئەنجامین کاتە دکتۆر ئەتەوێت ئەمڕۆ پشکنینەکانی بۆ بکرێت یان بۆ کاتێکی دیکە وەڵاهی وا باشترە ئەمڕۆ کۆمەڵی پشکنینی تازەی بۆ بنێرین و دڵنیا بینەوە لەوەی کەوا گرێکەی ماوە یاخود پرۆستاتی قەباری چەندێکە ئەو کاتە لە نزیکترین کاتە کە هەموو شتەکانی ڕێک بوو ئامادە بوو نەشتەرگەریەکی بۆ بکەین دەستخۆش. دکتۆر بگومان چەند خاڵێکی گرنگ هەیە ئەوانەی کە تووشی نەخۆشی گورچی لە ئەبن پێویستە ئەمانە ینی هۆشیاری ئێمە بینەوانێ بە خەڵک بۆ ئەوەی کە ئەگەر حاڵەتێکی لەو حاڵەتە خوانەخواستە هەیبێ بە زووترین کات سەردانی لای پزیشک بکات بە زووترین کات ئەگەی لە خۆی بێت بۆی بڵین گرفتەکەی زۆر گەورەتر نەبێت وەک لەوەی کە بۆ نمونە پرسیارێکی ئاسایی هەبێت ئەمە دوشتی زۆر جیاوازە یەکێک لە پرسیارەکان ئەوەیە کە من بەڕاستی بوو بە پرسیارێکی سەرنجڕاکێش لام تا چەنە ئەم شتە ڕاستە کە ئەڵێن ئەگەر کەسێک بۆ نمونە دوو کەس ئەمە پرسیاری خەڵکە قسەی خەڵکە ئەڵێن دوو کەس بۆ نمونە ئەو کەسێکە گورچیلەکەی ئەبەخشێت ئەبێ ئەو دوو کەسە بۆ ماوەیەکی زۆر ئەسڵن یەکتری نەبینە لە بەرەوەی گورچیلەکە بۆ نمونە ئەو هینەی نامێنێت کە لە سەرەتاوە هەی بووە ئایمە تا چۆنە زانستیەوە تا چەنە ڕاستەوە بچی لە ناو کۆمەڵگەی ئێمە ئەم جۆرە قسانە هەیە بەڵێ وەڵاهی ئەو بابەتە هیچ ڕاستێکی زانستی نییە تەنها لەوە چه قسێک بێ و لە ناو خەڵکا بکرێ چکە گەربینە سەر لایەنە زانستیەکەی باشترین جۆری گورچیلەکە بچێنرێت ئەوەیە کەوا خزمێکی دەرەجە یەک بێت لەو باشتر ئەوەیە کە دوانەیەکی لە یەکچوو بن واتە بۆ نمونە بە یەکسک دوو کوڕ یا دوو کچی لە یەکچوو لە دایکە بن هیچیان گورچیلەی سستە بێ ئەوەی تر گورچیلەیەکی خۆی ئەیە
بە خوشکەکەی یاخود بە براکەی ئەوە باشترین جۆری چاندنە ئەم دوانەیە بەیەکەوە لە دایک بوون بەیەکەوە لە یەک ماڵ لە یەک شوێنە ئەژین و هیچ گرفتێکیان نییە بالعکس باشترین جۆری چاندنی گورچیلەیە کە نزیکەی 15 بۆ 20 ساڵ لەو کەسەیە ئەمێنێتەوە ئیشی خۆیەکە هەتا وەکو نیسبەتی قەرابەتەکە نزیکەکە کەمتر بێتەوە واتە لە دوای ئەم مەسەلەن ئەگەر دوو خوشک و برای لێک نەچوون لە دوای ئەو ئیتر ئامۆزا و پورزا و اینجا خزم نەبێت بەڵام خەڵکی یەک شار بن مەسەن خەڵکی یەک وڵات بن ئەمە هۆکارەکەی چییە جیناتە؟ بەڵێ بێگومان جیناتیان لێکەوە نزیکە چکە پێش ئەنجامدانی نەشتەرگەری چاندنی گورچی لە کۆمەڵێک پشکنین هەیە کە پشکنینی مطابقی پێڵێ کە بۆ هەردوو کەسەکە بۆ بەخشەر و بۆ وەرگریژەکرێ ئەبێت لە 199 هاوشێوە بن اینجا ئەتوانرێت گورچیلە لەم کەسەوە دەربکرێ بکرێتە سەر کەسەکەی تر خراپترین یان با بڵێن ئەوەی کەوا کەمترین تەمەنی هەیە لە چاندنی گورچیلە ئەوەیە کەوا ئەو دوو کەسە خەڵکی دوو وڵاتی جیابن لە دوو نەتەوەی جیابن لە دوو ڕەگەزی جیابن ئەمانە بەڵێ گورچیلەکە چاندن ئەکرێت لە بینیانە بەڵام تەمەنی کورتترێکە باشی ئەم تەمەنە کە بۆ نمونە ئێستاڵانەیە ئەمە پرسیاری خەڵکیش بێت بۆ نمونە ئێستا من گورچیلە خۆمە بەخشم ئەگە گورچیلەکەم هیچ گرفتێکی نەبێت بۆ گورچیلەکەی من لەو کاتێک کە ئەچێنرێت لەوێت تەمەنەکەی کەمە بێتەوانەوە بێگومان لەبەرەوەی تۆ هەچۆنێک بێت ئەم ئۆرگانەکەی خیتە لەشی کەسەکەی ترەوە غەریبە بە جسمی ئەو بەڵێ ئێماڵین لە ساەوە ئەبێ فەحسەکانیان مطابق بن بەڵام لە کۆتاییە هەر ئۆرگانی کەسێکی ترە هاتوۆتە ناو ئەم جسمەوە و ئەو کەسانی کەوا کێشەی سزبوونی گورچیلیان هەیە و چاندنیان بۆ ئەکرێت کۆمەڵی نەخۆشی درێژخایانی تریان هەیە وەکو شەکرا وەکو زەخت وەکو ئیلتیاباتی بەردەوام کە ئەمانە دووبارە لە گورچیلە چاندراوەکەشە تەسیری خۆیانە بێ و دووبارە گورچیلە چاندراوەکە سستەکەنەوە لەبەرەوە لە باشترین حاڵەتان گورچیلەی چاندرا و 15 بۆ 20 ساڵ ئەتوانێت تەمەن بکات لە دوای ئەوە دووبارە ئەو گورچیلەش سستە بێتەوە و دووبارە کەسەکە پێویستەکە غەسلی بۆ بکرێت یاخود چاندنێکی بۆ ئەنجام بدرێت باشە خاڵێکی تر هەیە لێرە ئەمە باسیکەم گیرانی بۆری گورچیلە چییە؟ لاانەیە کەمتان زۆر خەڵک زانیاری لەوە نەبێت یان تێکەڵی بکرێت لەگەڵ خاڵەکانی دیکەیە ئێوە چیتان هەیە بۆ ئەوەی کە چۆن ئەمە هەست بەمە بکەین ئێمە گیرانی بۆری گورچیلەمان هەیە تەمان کاتی ئێمەڵین بۆری گورچیلە بۆی ڕوون بێ لە لای هاوڵاتیان باشترە کە جیای بکەینەوە ئێمە کەڵین بۆری گورچیلە مەبەستمان ئایا لە بۆری خوێنە یاخود بۆری حالبە کە ئەو بۆریە کە میز لە گورچیلە ئەگوازێتەوە بۆ میزەڵات ئەگەر مەبەست لە گیرانی بۆری گورچیلە لە خوێنهێنەر و خوێنبەرەکان بێ ئەمە حاڵەتێکی باو نییە حاڵەتێکی دەگمەنە هەنێ جارەیە زگماکە هەنێ جارەیە بەهۆی بەرکەوتنی زەبرەوە دروستە بێ کە خوێنبەر یاخود خوێنهێنەری گورچیلە بەهۆی کڵۆیەکەوە یاخود بەهۆی تەسک بوونەوە ئەگیرێ خوێن باش ناچێت بۆ گورچیلەکە و لە کۆتایی یا گورچیلەکە زەبری بەرەکەوێ بەرەو سزبوون و پوکانەوە ئەچێت بەشی دووهەمیان کە بیتێ لە گیرانی بۆری حالب یاخود ئەو بۆری کەوتمان میز لە گورچیلە ئەگوازێتەوە ئەمە جۆرە باوەکەیە کەوا ئێمە ڕۆژانە ئەیبینین و هۆکاری سەرەکیشی بریتێ لە بەردی گورچیلە کاتێک کە بەر لە گورچیلەوە دائەوەزێت بۆری حالب بۆریەکی باریکە لە ناو بۆریەکە ئەچەقێت و ئەوەستێ بۆریەکە ئاوسێنێ گورچیلەکە ئاوسێنێ و پێویستە بە زووترین کات پشکنینی بۆ بکرێت و چارەسەری بۆ کرێت ناسرێتەوە بڵێ بێگومان ئەوانی کابەت دائەوەزێتە بۆری حالبیان ئازارێکی زۆریان بۆ دروستەکە ماڵین لەسەر تەوقی سەریان خولێنێتەوە بۆ شێویان لێکات تووشی دڵتێکەڵاتن ڕشانەوەیانەکە میزیان سوورەکات ڕەنگە لە زووتیان هەبێ لەگەڵیا کاتیانە لای ئێمە پشکنینی سۆنەر و تیشک و ئەشعی تەنووریان بۆ ئەنجامین دەستنیشانیەکن کەەوە تا بەردێکەیە لە ناو بۆری حالبیاتی و گیراوە سەرەتا بە یەکسەر بە نەشتەگەری بە ڕێکاری نەخێر سەرەتا ئێمە ڕێنماییانەکەین کە ئاو زۆر بخۆنەوە لە کاتی ئازارەکە بچنە شوێنێکی گەرمەوە یاشتێکی گەرم خەنە سەر گورچیلەیان و کۆمەڵی دەرمانیان بۆ نووسین کە یارمەتی فڕیانی بەردەکەیانەکە ئەگە ئیلتیهابیانە بێت چارەسەری ئیلتیهابەکەکەین و دەرفەتێکی هەفتە بۆ 2 هەفتە ئەین بە نەخۆش کە ئاو زۆر بخواتەوە زۆر بجوڵێ زۆربەیان فڕی ئەیان بەردەکانیان نیسبەتێکی کەمیان ئەمێنێتەوە کە بەردەکە هەرمێنێ و ئازاریان ئەمێنێ لەو کاتیا بی لە ڕێگە چاریکەکەینەوە بۆ چارەسەری باشە دکتۆر بۆ نمونە کۆمەڵە کەسانێک هەن لەوانەیە چەندین نەخۆشی تری هەبێ و کۆ کەیسێک کە ئێستاش بینیمان ڕێنمایی بەڕێزت چیە بۆ ئەوانە
بڵێ بێگومان لەو کەسانی کە تەمەنیان هەیە کە نەخۆشی شەکرە و زەختیانێ پێویستە لە کەسانی ئاسایی زیاتر ئەگەیان لە تەندروستی گورچیلەیان بێ بۆی کەوا نیسبەتێکی باش لە ئاوش لە مەنێکام بخۆنەوە شتی سوێرخێ کەم بکەنەوە بۆ کولیات و چەرەسات کەم بکەنەوە کە ئەمانە یەکێکن لە سەبەبە سەرەکیەکانی دروستبوونی بێت و ناو بەناو هیچ نەبێ 6 مانگ یاخود ساڵێک جارێک سەردان بکەن پشکنینی سوانەر و خوێن و میز ئەنجام بن بۆی دڵنیا بنەوە لە تەندروستی گورچیلەیە. ئەمان ئەکەمە دوا پرسیار کیسی سەر گورچیلە کێ تووشی ئەبێت؟ طبعا کیسی سەر گورچیلە نوعێکمان هەیە زگماکە هەر لەگەڵ لە دایکبوونا کەسەکە لەسەر گورچیلە کیسێک یاخود چەند کیسێکی هەیە. جۆری دووهەمیشیان ئەو جۆرێکەوە لە تەمەنی ناوەند و بۆ گەورەیە دروستە بێت. زۆربەی خەڵک لە دوای تەمەنی 30 ساڵی لەسەر گورچیلە کیسێک دوانسیان دروستە بێت کە کیسی ئاوی پاکن هیچ زەرێکیان نییە بە تایبەتی لەو کەسانەیە کەوا کێشەی زەختیان هەیە یاخود کێشەی شەکریان هەیە یاخود خۆیان گورچیلەکانیان سستە. لە زۆربەی حاڵەتەکانە کیسی گورچیلە هیچ مەترسیەکی نییە و هیچ خەتەر نییە بەڵام تەنها پێویستی بە چاودێریە. کاتنا بە ئیحمال کرێت نەخێت چەند مانگ جارێک 6 مانگ بۆ ساڵێک جارێک پێویستە سۆنەر بکرێ بۆی لە قەبارەکەی و لە پێکاتەکەی دڵنیان بینەوە چکە سەرەتا ڕەنگە کیسێکی ئاوی بچووک بێ بەڵام لەگەڵ تێپەڕبوونی کاتا ڕەنگە بگۆڕێ بۆ کیسێکی شێپەنجەیی ڕەنگە ئیلتیهاب بکە ڕەنگە خوێن بچێتە ناویەوە ئەلەم کاتاین ڕەنگە گیران دروستکە بۆ گورچیلەکە زەخت هاتە سەر گورچیلەکە ئازار دروستکە ئەلەم کاتانەیە پێویستی بە چارەسەر دکتۆر شەماڵ محەممەد وەکو پسپۆڕی نەشتەرگەری گورچیلە و میز و میزەڕۆ سواس دەکەم کە بەڕاستی ئەم ماوەیە ماندوومان کردی هیوادارم بەڕێزیشت و تەواوێوانش کە ئەمان بینن هەمویان تەندروست باش بن خۆشەویستان و عزیزان. ئەگەر دکتۆر هیچی نەماوە من لێرەدا کۆتایی بە بەرنامەکە هێنم دکتۆر کەشتی. سپاس بۆ ئێوەش خۆشحاڵ بووم ئێوەش ئەرکتان کێشا هیوادارم ئینشاءڵڵا بینەرانی ئێمەش ئیسفادەیان کردبێت. زۆر سپاس خۆشەویستان لێرەدا کۆتایی بە بەرنامەکە هێنین بەڵام پێش ئەوەی کۆتایی پێبێنم ئەوتان بەبیرە خەمەوانەیە کە تەندروستی خۆت لە پێش هەموو شتێکەوە پێش هەموو شتێک ئەبێت تۆ خۆتت خۆش بوێت بۆ ئەوەی با تەندروستێکی باشەوە بژیت هیواداری نەم بەرنامەیەش سوودێکی گەرانت بێبێەوە تا ئەڵلقەیەکی تر و بەرنامێکی تر لەگەڵتان ئاشادە بمانێ هەمووتان لە ئارامیدا بەچێتەڵم و خۆتان لەگەڵ.